ئەم ئێوارەیە دیدارێک لەژێر دروشمی پاییز و مێژووی باخی گشتی کۆمانەکاتەوە کە تیایدا چەندین چالاکی مێژووی کللتوری و کۆمەڵایەتی تیادا ڕێکخرا بوو و یادکردنەوەیەکی مێژووی دێرینی شاری سلێمانی بوو کە تیایدا چەندین چالاکی و پێشانگای فۆتۆگرافی کرابووە. پاییز و مێژووی باخی گشتی کۆمان دەکاتەوە ناونیشانی یەکەمین دیداری کۆمەڵایەتی و کللتوری مێژووییە کە لە باخی گشتی شاری سلێمانی دوانیوەڕۆی ئەمڕۆ سازکرا بوو. هاوکاتیش هەر لەو دیدارەدا چەندین چالاکی کللتوری مێژووی کۆمەڵایەتی ئامادەکرا بوو کە هەمویان تایبەت بوون بە مێژووی شاری سلێمانی و ئەوەی جێگەی ئاماژەشە چەندین کەسایەتی دیاری شارەکە بانکێش کرابوون بۆ ئەم دیدارە کە بە جلوبەرگی کوردیەوە ئامادەی ئەو دیدارە مێژووی و کللتوریە بوون. شاری سلێمانیە. بەڵێ تەوان من وەکو خانەوادەیەکی سلێمانی بەڕاستی یعنی ئەم جۆرە کۆڕانە نەکرد ینی ببێ پێویستە ببێ بۆ ئەوەی ئەو بنەماڵە ئەسڵێنی کە ماون لە سلێمانیە یەکتی ببینن اینجا جیلی دوای ئەمە گەنجەکان ئەوانش ئیسیفادەی لێ بکەن و بەسەر ئەو ڕێڕەوا بڕۆن کە باوکو و کەسوکاریان پیان ڕۆشتون و خانەوادەکانیان. سێهەمیشی بەڕاستی ئەم بەخی گشتیە ئەتوانم بڵێم یەکێکە لە مەعالیمە جوانەکانی شاری سلێمانی. کۆنترین باخی ئەم شارەیە شارێک باخێکە لە 1970 تا ئەو پیاوە چاکانە ئەرزەکان بەخشیوە 40,000 مەتر بەخشیوانە بەبێ هیچ شتێک وەکو هەدیەک بکرێ بە باخێکی جوان ئەتوانم بڵێم بۆ معاملێکی ئۆکسسیجین. ئەمە معاملی ئۆکسسیجینی سلێمانیە بکرێ بۆی خەڵک وەکو باسیشم کرد لە بینینەکە بەڕاستی و ساس سەیران و سەرچناروانە دوور بوو. ژنانی سلێمانی ڕۆژی چوارشەممە ئەم حەدی باخشەیە بەر نەیەکەوە لە بەر ژن و منداڵ و کچ و کاڵ ئەمە هەمووی ئەهات لێرە تا ئێوارەیەکی درەنگ هەمووی ئەمایەوە هەچ کەسۆ ڕۆشتۆ ماڵی خۆی بە دڵێکی خۆش بە دڵێکی فراوان ئەتر بەڕاستی ئەنی ئەمە هەر زۆر پێویستە من عشتانە بێ و تازە بکرێتەوە. من ێستا بەش بە حاڵی خۆم وەکو چۆن لە عەرەبەڵێ لە عیلبینیا ئەڵێ ئەمە غیزای ڕۆحە ئەمە خواردنی ڕۆح. ئێستا من برادێکم بینی لێرە وتی کاکجا منی جێڕاوەتەوە بۆ 70 ساڵەمە ئەزانی 50 ساڵەمە پێش ئەوەم پێ خۆش بۆ شتانەوەی جێڕاوەتەوە گەڕاومەتەوە بۆ ئەو ڕۆژە خۆشانەی جوان پیشانەیە. بەڕاستی تۆ ڕبێکم خانەوادەیە گنای ناسی بەڵام کرد سەیری وێنەکانیانەکەیت وەکو لەگەڵا نەبی وایە ئەو خەڵکە جوانە ئەو پیاوە چاکانە و ژنە چاکانە و کچە جوانانە ئەو مناڵە ڕێک و پێکانی ئەو کاتی سلێمانی هەمووی بەجلی جوانەوە تۆ چیتە ناویان یعنی وەکو شتێکی ڕۆحیە چی دروزەبی لەگەڵ گێڕێتەوە بۆ ئەو ڕۆژانە. ئەم مامۆستانەش کە وێنەیە چێشن لێرا بەڕاستی ئەوانی جێی تەقدیر و جێی احترامن بەڕاستی ینی ئەمانە ئەنی ئەم شارە شاریشی زنووە شاری فەنە شاری هونەرە بەگاڵتەوترەوە شاری ڕۆشنبیری وەریە.